خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە بەرنامەیەکی تایبەتی پانۆڕاماتان پێشکەش دەکەین. لای هەموو لایەک ڕوونە کە دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی تەواو چەق بەستوودایە. هەرچەندە باز لەوە دەکرێت کە هەوڵی خێر هەیە و ناوەناوەش گوێبیستی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەبین، بەڵام گرێشوێرەکان نەکراونەتەوە و دۆخی خەڵکیش خراپ. ئەمە جگەلەوەی کە باز لەوەش دەکرێت کە بەهۆی ئەو دۆخی کە عراق تێدایەوە جەنگی ئیسرائیل یان ئەمریکا ئێران، عراق و هەرێمی کوردستانیش لە بەردەم مەترسی جۆرا و جۆرجان مەترسە جۆرا و جۆرە سیاسیەکان چین. هەرێمی کوردستان ئەگەر بەم دۆخە چەق بەستوویە بمێنێتەوە بەرەو کوێ؟ ڕۆڵی هێزە ئۆپزیسیۆنە ڕەسەنەکانی هەرێمی کوردستان چیە لە چارەسەرکردنی پرسەکەدا؟ لەم دیدارەدا میوانداری بەڕێز مامۆستا محەممەد حەکیم ئەندای مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری و هەوکات و تێبێژی کۆمەڵی دادگەریمان کردو بە سوپاسێکی زۆرەوە. مامۆستا زۆر بەخێر بێت. سپاس. حەزەکەم ینی لە زاری جەنابتانەوە پانۆڕامایەک لەبارەی دۆخی هەرێمی کوردستان ببیستین، مەسەلەن تێڕوانینی بەڕێز مامۆستا محەممەد لەبارەی دۆخی هەرێمی کوردستان یان تێڕوانینی کۆمەڵی دادگەری لەو بارەیەوە چی؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ دیداری جەنابتان. لێرەشەوە پێم وایە شیکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان ئازار بەخشە ڕاستی، بەڵام دۆخێکی خراپە و هەرێمی کوردستان پەرتەوازەیە دامەزراوەکانی بۆ خۆی بەدەستی خۆی بێڕێز و بێ حورمەت کردووە حەقەتەن بە تایبەت پەرلەمانی کوردستان کە نیونەتی خەڵکی کوردستان دەکات. لامان کادا شەرعێت بە حکوومەتی هەرێمی کوردستانەدا بە کابینەیەک ئەدا کە خزمەتی خەڵکە. هەموو ئەمانە هیچ ئەرزشێکیان نییە لە هەرێمی کوردستانە. پارتە سیاسیەکان دەسەڵاتدارانەوەی کە کوردستان دوو زۆنە سەوز زەرد زۆر دوورن لە یەکەوە، نێوانیان دوورە. دۆخی هەرێم لە ڕووی ئابوووریەوە خراپە، لە ڕووی خزمەت گوزاریەوە خراپە. نرخی هەموو کاڵاکان بە تایبەت سوتەمەنی کە زیاد دیارە، بەڵام کۆی کاڵاکانی تر لە هەرێمی کوردستانە بەرز بووتەوە. ڕاستە لە هەموو جیهان بەرزبوونەوەیەک هەیە، بەڵام لە جیهان بە تایبەت لە ئەوروپا، لە ئەمریکا، لە وڵاتانی کە جۆرە لە سەقامگیری هەیە، بەڵام لە کوردستان و لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆمان ئەم سەقامگیریە نییە. کاتێککە کاڵا بەرزە بێتەوە زۆر کاریگەری لەسەر بە تایبەت کە باسی هەرێمی کوردستانە کە موچە دواکەوێ بەردەوام موچەی ئێمە مانگێت بەردەوام دواکەوتووە. ئەمانە دۆخێکیان دروست کردو وێ ڕایەوەی کەەوە ئالۆزی و شەڕێک لە ناوچەکە هەیە و کورتیش بم پەرتەوازە و دوور لە یەکیە هیچ مەگوڵەی احتیاتێکی بۆ ئەم دۆخە نەکردووە و هیچ پێکەوە بوونێکی نییە تاکو پێکەوە ڕوبڕووی ئەوە ببنەوە کە هەن. دۆخی عێراق کە کاریگەری زۆرە لەسەر هەرێمی کوردستان، دۆخی عێراقیش حکوومەتێکی نوێیە کە پێم وایە هەینی یادی 100 ڕۆژە بە مناسبەتێکەکرێت لە عێراقا 100 ڕۆژی دەست بەکاربوونی زەیدی و زەیدیش ڕوبەڕووی کۆمەڵێ ناڕەحەتی و تەحەدی بووەتەوە کە ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر هەرێم هەیە. ئەو هێرشانەی کاکرێتە سەر هەرێمی کوردستان، ینی ئەوش بۆ خۆی ینی قورسایەکی لەسەر لای کەم دەرونی خەڵک دروست کردووە، لەسەر دەرونی خەڵک دروست کردووە لە سلێمانی لە هەولێر لە ناوچەکانی تر. بەڕاستی کاکزانە تاکی کورد هیچ بەرچاو ڕۆشنیەکی نییە. تاکی کورد بە زۆربەی زۆری ئەندامانی یەکێتی و پارتیشەوە کە دوو حزبی دەسەڵاتدارن هیچ بەرچاو ڕۆشنێکیان نییە کە ئایندەی هەرێمی کوردستان ئێستا ئەو دۆخی ئەمڕۆ ئێمە تیاین ئەتوانین بە کام قۆناغ بەراوردیکەین لە دوای نەوەتویەکەوە مەسەلەن یان لە هیچ وەختێک ناچێت وڵای لە هیچی ناچێت پێم وانە لە هیچی بچێت چونکە لە نەوەتویەک ئێمە هەین بە پێی تەمەنەکەمان و تێیدا بووینەوە بەڵێ شەڕی ناوخۆ ناخۆش بوو. ئەم وشتمەوە بڵێم ینی شەڕی ناوخۆ لێ دەرکەی لەم قۆناغی ئەمڕۆ پێم وایە قۆناغێکی سەختە چکە و کاتە دەوروبەرمان تا ڕادەیەک جۆرێک لە سەقامگیری هەبوو ئەم شەڕە بەم
بەم شێوازە نەبوو نییە بەڵێ ینی شەڕی ئەم شەڕ ناوچەکەی گرتووەتەوە ئێران و سعودی تێکەوتووە وا خەریکە ینی گۆڕانکاری گەورە لە ناوچەکە ڕۆدا تۆ هاوپەیمانی سعودێ تورکیا پاکستان ئەمە چیەگەێنی خوێندنەوەی کورد لەکوێیە کورد لەکوێی ئەم پرۆسانە ئەو پرۆسی ئاشتی کە لە تورکیا هەیە ئەوە تا ئەردۆغان یاسایی چوارچێوەی ئاشتی وانە ئیمزا کرد ئەوەی لە پەرلەمان دەنگی پێدرا کورد بۆ کوردی خۆمانیانی ئێرە لەکوێیە بۆچی ڕاوێژێکمان لەگەڵ کوردی پارچەکانی تر هەیە ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا هەن و دیارە پێم وایە هەنگاوی باشن کە کوردانی ڕۆژ ئاوا بەڵێ ئەندێما فاتۆتە دەست پێم ئێستا ئەو چاکترین ڕێگایە لە بەردەستەکە ناخەونی هەر تاکیی کورد دەوڵەتی کوردیە ئێمە بۆ کوهرێمی وە کورد بە تایبەتی لە باشووری کوردستان هێزە سیاسەکان ناتوانن بچنە ناو هیچ هاوچێشەیەکەوە یان ناتوانن یان نایانەوێ نەچن باشە کاک زانا بچن بە تاکەچن ئەو کاتە ینی کە بە تاک چووی تەنەزولات زیاترەکەی بەڵام کورد زانە کابینەکانی حکوومەتی عێراق تا ئۆکەی کورد نەبووایە پێک ناهات ئێستا لەکوێی پێکێنە لەکوێی دانانی لەکوێی دانانی عەلی زەیدیە بوو کورد وە لەکوێی ئەو ناڕەحەت ئەو تەحەدیانەیە ئەو مەترسیانەکەی سەرور لە زەیدیەکە لەکوێ ئایا کورد لە هیچیانە ئەوانە کاکزانە ئێمە قەزیەکارەوە نییە ینی بڵێن موچە دواکەوێ بڵێن کۆمەڵێ گرفتی ئەمنی ڕوو لە هەرێمی کوردستانەکە یەکێتی و پارتی لە یەک دوورن برادرانی دەسەڵات دۆخی کۆمەڵایەتی و دەرونی و ڕۆشنبیری و ینی خەڵکیان تێکداوە تاکی کورد ئێستا دابەش بووە ینی ئێستا ئەم کۆمەلگای ئێمە دابەش بووە هەر شتێک کە ڕۆدا هەر ڕووداوە ڕۆدا تەماشاکە تەماشای هەر خوێندنەوەیەکی ئاسایی بکە لەو کۆمنتانەی کە بۆ ڕووداوەکانە نووسرێ جیلێکی وەنیە جنێو دەرمان بە هەمومان تەبان من لێرە تەنها ڕووم لە دەسەڵات نییە پێم وایە هەڵەکانی ئۆپۆزیسیۆنیش کۆمەلگایەکی بەرهەم هێناوە تا ڕادێک خەریکە بشێوی کۆمەڵایەتیش لە ناو کۆمەلگای ئێمە دروست یارمەتی دەربە بۆ ئەو هەندێک لەو مامۆستا ئەگەر بە ڕێژەیی وەریگرین چەند لەو کێشانی ئێستا لە هەرێمی کوردستانەوە هەیە لە کوردستان هەیە مەسەلەن ئەبێ بڵین وەکو ئەوترێت دەستی دوژمنانی لە پشتە خەتای دوژمنەکانمانە پێویستەکە دەستی دوژمنانی لە پشت پێ ئەوڵێ وازام لە کتێبی کەلی لەو ئینە باڵێ تەورێک کەوتە ناو دارستانێک تەورەکە هەل لە بۆ خۆی کەوتو بوو تاکو دارێک لە قەدارێک نەبوو بە دەستکەی وانە تەورەکە ناتەورەکە هیچی پێ ناکرێت دا لەبەرەوە کورد بۆ خۆی نییە ینی خۆی نییە من دوێنێ گوێم لە برادێک بوو قسەی جوانی ئەمریکەکانی کرد نازام ئاستی تا کوێ بەڕاستی تا ئەمریکەکان لە چی ئاسێکا و قسەیان کردووە بەڵام گوایە کاتی خۆی شەڕی ناوخۆ بووە ئۆلبرایتوانە هاتە و بینی کاک مەسعود و مامجەلالی کردووە و ئاشتەوایەکی دروست کردووە پرسیمە بۆ ئێستا نایەت توانە باشە ئەکری ئەمە لە کورتتر بین وەگەر نەشیان و خۆ قسەکە ڕاستە لەبەرەوە ئەمن پێم وایە دەستی هەر ماڵێ بۆ خۆی یەک بێ دەستی دراوسی تێ ناکەوێت زۆر زەحمەتە حەزبێک بۆ خۆی تۆکمە بێ ینی دەستی هیچ حەزبێکی تری تێ ناخزێ واروها ملەتێک خۆی هەبێ هیچ دژمنێک ناتوانێت زەفەری پێ کەواتەوە ئەگەر بڵین سەدانەوە تونۆی خەتای خۆمانە وە کورد بەڵێ ئەگەر نەوە تونۆژ نەڵێن ڕێژەی 1970 بڵێن وانێ واقعیترە خەتای خۆمانە بەڵام بۆ خۆی تەمان هاوسێ و وڵاتانی ژەو دۆخی هەرێمیان پێ خۆشە بەرژە هەرێکی پشکێک بەرژێکی لەو وڵاتانی دراوسێ هەرێم بۆ پارچەکانی تر
ئەزمونێکی لە پێشتر بوو وانە بەڵێ. هەنگاوێک لە پێشتر بوو بەڵێ کە ئەوە نەجاحەت و سەرکەوتنی نەهێناوە ئەمە وای کردووە کە پارچەکانی کە بیر لەوە بکەنەوە کە لەگەڵ ناوەندەکانیانە بگەن بە ڕێکەوتن وەکوی لە ڕۆژاوا هەیە بەڵێ حتا ئەمریکا ئەوانە سیاسەتی ئەمریکا پێشتر چۆن بووە ئێستا تۆم باراک چۆناوە نییە کە تەمسیلی ترامپەکە هانی هەموو پارچەکانی هەرێمی هەرێمەکە یان پارچەکانی کوردستانەدا کە لەگەڵ ناوەندا ڕۆژ ئاوا وای لێکردن لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوە وانە پێم وایە پەیامش بە برادرانی خۆمان درابێت کە لەگەڵ بەغدا ئەو ناوەندیەتی لە بەگەڵ بەغدا بڵێ باشە مامۆستا ئۆپۆزیسیۆن لە هەموو وڵاتێکە بێ ڕەخنە بگرێ و بۆی بێ بە دیلی دەسەڵات وانە ئێستا ئێوە دۆخێکتان بۆ دروست بووە بێ ببن بە هۆکارێک بۆی دوو لایەنەکەی دەسەڵات ئاش ببنەوە وایە ڕۆڵی کۆمەڵی دادگەری لەو بارەیەوە چیە مەسەلەن کۆمەڵی دادگەری ینی هەر هەموو حزبێک کۆمەڵی مەبادی خۆی هەیە وانە کۆمەڵی دادگەری لە ئەوەڵۆ تا ئێستا هەرگیز دەرگای هامشۆ و سەردان و دیدار و وانە لەگەڵ هیچ لایەنێکی کوردستانی قفڵ نەداوە وایەنان ئێمە گرفتمانە بووە ناخۆشیمانە بووە شەڕمان هەبووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی دانیشتوین گرژی بووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دانیشتوین ینی لە 2011 کۆمەڵ ئۆپۆسیۆنە و کابینێکیش لە حکوومەتا بووە تەماشا بکە قەت نەمانێتەوە وەڵای ئێمە لەگەڵ یەکێتی و پارتیا داناشی ئەوە وەکو مەبدە ئێمە ئەم دانیشتانە بوو دووەم یەکێتی و پارتی هەیە هەرێمی کوردستانە هەیە نیشتیمانێکەیە کاک زانا یعنی 2000 منێک ینی ئەم قسەیە بوون بۆ ئایندەی هەرێم کوردستانەکەم پێم وایە ئەم دۆخەی کە هەیە ئەم دۆخەی کە هەیە بە تایبەت لە ڕووی ئەمنیەوە هەر گۆڕانکارێکی بەسەرا بێ ئەکەوینە دۆخێکەوە خراپتر لەمە ئێستا تۆ تەماشاک ینی زۆرێک لە عێراقیەکان لەوەیە وێڕە ئەو ناڕەحەتیانە بڵێن زەمەنی پێشتر باشتر بوو لە ئێستا بۆ ئاڵێن جا ئێمە بۆی نەکەوینە دۆخێکەوە لەمە خراپتر هەرێمێک کە پشتیوانێکی دەستوری هەیە لە دەستوری عێراقدا هەیە وجودی هەیە وانە ئیجا ئێمە لەناو کەشتیەکین دوو کەشتیوانی هەیە کێتی و پارتیە شەڕیانە و خەریکە تەفروتونایەکەن ئێمە ئیلتیزامە نیشتمانێکەوەمان لێکە هەندێجار دوو قسە بکەین چکە بۆ ئەمەی ئەزانین کاتێک کە جوڵەیەکەکەین لەگەڵێکیتی و پارتی قسەیە خێرەکەین ئەزانین جنێوی باشمان بۆ دێ لە سۆشیال میدیا ئەزانین بەس خوێندنەوەکە ئەوەیە کە بە تایبەت کە هەندێجار تۆ نوێنەری وڵاتانی ترە بینی هەموو هەڵێ دۆخی هەرێم زۆر خراپە بۆ لە خۆ بۆوان بۆ ناتوانن خۆ ئیدارەی خۆتان بدەن کاتی ئەمە ئەبینی تۆ ناچاری جوڵەیەک بکەی کە ئەم برادرانە پێک بێن لەسەر حکومت ئێمە بۆ ئێمەش ئەو جوڵەیە زۆر مەوزوعیە کاکزانە بۆ هیچ تەماحێکمان نییە کۆمەڵ لە پەرلەمانە نییە ناگەڵێ ئێمە وەفدێکی پارتی هات من لێوە بووم وتم جا دووشت بزانن وتیان بڵێ وتم ئەو هەوڵانی جەناوی مامۆستا عەلی باپیر کە ئێوە چاوەڕوانیەکەن هیچ تەماحێکی لە دوانیە یەکەم نین لە پەرلەمانە ناگەڕێنەوە تا ئێستا بڕیارەکە دووەم ناینە حکوومەتەوە هیچ تەماحێکمان نییە بۆیە مامۆستا عەلی باپیر ئەو وڵانەی کەیدای لەو ڕوانگەوەیەکە و لەو پشتبەست بەو بنەمایانە کە کۆمەڵی لەسەر دامەزرا و لەسەری کار دەکات بەڵێ لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو مامۆستا عەلی باپیر کاک مەسعود بارزانی بینی بە سروشتی خۆی مامۆستا ڕاشکاوە زۆر جارە وترێڵێن سەرکردە باڵاکان ڕاوێژکارەکانیان یان دەوروبەرەکانیان ناهێڵن واقع حاڵی ملت بزانن مامۆستا هەمووی مامۆستامی تۆ کاک مەسعود بەڵێ بۆ کردووە ئەویش هاوڕا بووە لەگەڵەوە کاک بافڵ هەر خۆی دەمێکە هاوارەکە بە خەڵکە لە ڕازین لە وەزعایانی خۆیشی رازینی وەڵێ من رازینیم لە وەزع نازانێت خەتای کێیە کاکزانە کاک مەسعود و کاک بافڵیش ناڕازی بوون خەتای کێیە ینی پێی و تۆتێتی ئەمە دۆخی خەڵکە یەکێ لەو قسانەی کە لەو تۆوەرانی کە باس کراوە وێڕایەوەی کە پلانە سیاسەکان بە تایبەت
سەرۆکی پارتی و سەرۆکی یەکێتی کۆ ببنەوە ئەوە تەوەرێک بووە تەوەرێکیشی دۆخی خەڵکی کوردستان و بژێوی خەڵکی کوردستان و گرانی سوتەمەنی و کاڵاکان بوو تێتی ڕاستە تەوان تەوانەیش پشتیوانی کردو و ئەوش تاکیدی لێ کردوەوە کە وایە و دۆخی خەڵک خراپە و سوتەمەنی گرانەوە نییە بەڵێ هەوڵی دیکەی کۆمەڵی دادگاری یان خودی مامۆستا عەلی باپیریانی خۆتە زانی مامۆستا یەکێکە لە سیاسی مخەزرەمەکانی وڵاتە لەو جیلەیەکە مەسەلەن کە کورد نەهامەتی زۆری بینی و تا گەیشتونەتە شار وانێ ڕۆڵی دیکەی چی ئەبێ لە داهاتوودا لە ڕۆژانی داهاتوودا بۆی واللهی من کەشتیانەی پێم وایە ڕۆڵی خۆی بینی جوابی خۆی وەرگرتووە جوابەکەمان وتووە بەڕاستی ینی ئەوەندەی بکرێت لە ئەعلام باسمان کردو بە کورتی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کۆبوونەوەیەکە نییە هەر کۆبوونەوە بێ پێکەوە کۆبوونەوە و حزبەکان ئەو پێی وایە کۆبوونەوەیەک بکرێت بە دوای کۆبوونەوەکە لای کەم پەرلەمانی کوردستان کارا بکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان من باسی هەفتەی پێشوو بڵێنانی دوای ئەو دیدارانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆبوونەوەی بۆ لەو شێوە نییە دیارە پێی وایە کە پەرلەمان بێ بەرەو پێشچوونێک لە تەشکیلی حکوومەتە ئەکتیف کرێتەوە ینی کارا کرێتەوە بە وجودی ئەو بە وجودی یەکێتی و هاوپەیمانەکانی ئەوە دیارە لە بەرژەوەندی نیەچوو کە هیچ بەرەو پێشچوونێک لە قەزەی تشکیلی حکوومەتانیە کە لەوێ ئاڵقاوە دیارە ئەوە ینی کۆبنەوەیەک بۆ ئەوەی تۆ دیراسی دۆخی هەرێمی کوردستان بکەیت و مەترسیەکان و ناڕەحەتیەکان کە سیاسەکان ئەوەن ئەو کۆبنەوە پەیوەندی بە دیارە پارتی لەگەڵی نییە لەگەڵی لەو جۆرە کۆبنەوە نییە بەڵێ لەگەڵێتی بە مەرجێ کە بە دوایدا پەرلەمان کاراکرێتەوە یەکێتیش لەگەڵێتی بە مەرجێک حکوومەتیشی لەگەڵ بێت طبعاً یەکێتی ئەگەر حکوومەت یەکسەر بەدڵی ئەو تاوان بەدڵی و تەشکیل بێ ئەوش لەگەڵ و کۆبنەوەدای و ئەوانە پێوەیەکێتی پارتیش بۆ خۆیان ساڵات لە بینیانە هەیە کاکزانە بەڵام قەتع بوو لە شوێنێک گەر ینی بەو شێوەیە بێ هەر یەکێتی ئەو پاکێجەکەی بێ پارتی و پاکێجەکەی بێ لە 2000 حەلی سێم چیە وەکو وەڵێن پلانسی چیە مەسەلەن وەڵاهی لای ئێمەنیە لای خۆیانە ینی خۆیان مەسەلەن چیەکەن من پێم خۆشە من واقعی ئەڵێم بەڕاستی وانە خۆر دەسەڵات دوور لەیەکەوە ئەوەش ئۆپۆزیسیۆنە پەرتەوازێ و دوورە لەیەکەوە یەک ئەجندەستراتیژێتی نییە ڕاستی کاکزانە لەبەرەوە من ێستا بڵێم وڵا ئۆپۆزیسیۆن پلانێکی هەیە یان ینێکی ناوەڵا دوورە لێک دوورین لە یەکەوە هیچ سەکاتی خۆی ئۆپۆزیسیۆن هەبووە وێڕای بڵێن چەند ساڵێ کۆمەڵیەک گرت و گۆڕان پێکەوە بووینە پێکەوە دانیشتونە لیژنەمان هەبووە پێکەوە شەقامان جوڵاندووە لەگەڵێکێتی پارتی دانیشتوین پاکێجمانەوە بۆ چاکسازی هەموو ئەمانەمانە بوو بەس ئێستا ئایا ئۆپۆزیسیۆن چی هەیە هیچی نییە بەڕاستی هیچی لەو ڕۆ نییە بە تایبەت ئێمە هێڵێکی هاو بەش لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پچڕاوە ئەویش پەرلەمانتارانمانە یان بوونی فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان ئێوە قەتعیان ناگەڕێنەوە پەرلەمان سبەینێشێتی و پارتیڕاوە پەرلەمان کاکزانە پەرلەمان وە ئەکسپایر بوو کێگەڕاوەتەوە خۆ برادرانی تریش پارەیەکە وەرە گیرێ و ینی 1 ملیۆن دینار و 97 کەسە چەندێکە و هەموو مۆزەف و ینی گوناحە گوناح نییە باوە بۆ یەکێتی زانایان لێ بگەڕێنەوە من علاقەم نیە لەو ڕۆ منەوە لەو ڕۆ ناڵێم لە گوناحێکی عورفیڵێم بەڵێ گوناحیشتیمانی لانی ڕاستە نیشتیمانی تەدەخولیەوە ناکەم مەسەلەن سبەینی یەکێتی و پارتی ڕێکەون بڵێ کاکە دەی فەرموو ئێوەش زۆر قسەی خێرتان کرد ئەوەی مە ڕێککەوتین ئێوەش پەرلەمانتارەکانتان با سوێندی یاسایی بخۆن ئەوە وتراوە بەس کۆمەڵ بڕیاری نییە کاکزانە ئێمە خۆی زانی چۆنە زانە تۆ بڕۆ بزانە هەر دەوڵەت و هەرێمێکی تازە دروست کراوە ینی چەندەیەک بخوێنەوە بزانە ینی و سنگافورە دەوڵەتێکی تازەیەوە نیە بخوێنەوە چۆن دروست کرا ئەم دەرفەتانە بۆ سەرکردەکانی کورد هەبوو
نەیان کرد بیریان لە خۆیان و کەسوکاریان و حزبەکەیان و ئەو کردەوە ئەوە دۆخەکەیە کە ئێستا هەمومان تێدا ینی زۆر وڵات کە ئێمە گاڵتەمان پێکرد ڕەحنەمان لێوانە مەزەن تۆ ئەردۆغان لە ئێمە لە 90 چەند هەین 92 باشە تقریبان ئێمە کورە نیمچە دەوڵەت تێ بووین تا 2023 کەس عیلاقەی پێمان و نەبوو خۆمان بە خۆمان بووین وایەنە یەکترمان کوشت بەڵام ئەردۆغان گوێی لێ بگرێت چیڵێ ئەڵێ ئێمە بەسیتریشتمان لە ڕووی سەربازیەوەنیە ینی فیشەکمان ئەهێنا ئێستاەوە تا چی دروستەکەین بەڵام تۆ حتا تەماشای سووریا کە بڕۆ خەریکن خزمەت گوزاری و کۆمەڵێ جوڵە هەیە ئێمە بەڕاستی ینی ئەم هەرێمە بە ئیرادە و نیەتی مرۆڤەکان و دەسەڵاتەوەی ماوسەیان هیچ لەبەرەوەی بکرێ هەموو شتێ استراتیژیەتێکمان نییە ئێمە بەڕاستی بەس ئەم قزەی دەوڵەتەوەکو شعر و تومانەتەوە ئەگەر ناخۆمان هیچ هەنگاوی ئللا بێت چاوەڕێکم ببینە دەوڵەتە وەختان احتیمالە هەندێکی پەیوەندی بە سایکۆلۆژیەتی خەڵکی کوردەوە هەبێ هەر بڕۆ ئەو هەموو مێرنشینانە بخوێنەوە بەرامبرێک چیان کردووە خۆخۆرین خۆخۆر ملەتێکی خۆخۆری ئەو بڕاوەتە مامۆستا تازە شتەکە ڕۆیشت خۆی پەرلەمانەکە هەر ئەو 2 ساڵە هەر نییە بەستمەوە ئێمە هیچ بڕیارێکمان نییە و ئەو پێشنیارش کراوە لای پارتوە لایەکێتیوە ئەمە هەر ئەو بڕیارەمان هەیە کە ئەو مەستمەوە بڵێم کاکزانە بە حەقیقەت احتیمالە ئێمە بۆنمە کۆمەڵ دەنگمان دابەزی بێ یان کرابێ من بۆی کەس هەمووی نەخەم بەس من شایەتێکی زیندوم چوومەتە بەغدا خەڵکم بینی و ئاوا چۆن لەگەڵ تۆ دانیشتەوە کە دەستکاری دەنگ کراوە دەستکاری دەنگ کراوە دەنگی ئێمە کەم کراوە و دەنگی خەڵکێکی شێ زیاد کراوە ئەوە هەیە بەڵام دیوێکیش من دێ بە دوواداچوونم کرد مثلەن ڕەفیقی کۆمەڵی دادگەریم هەیە خەڵک نەوەک بەرپرس مثلەن مەسەلەن مامۆستا تۆزێک دابڕابوو لە خەڵک چکەوە خەڵکی وا ڕاهێنابوو مامۆستا عەلی باپیریان کابرا لە مەسەلەن لە پشت دەرەڕەقەیەکی سەری هێشا بە مامۆستا عەلی باپیرە تو سەردانیە کرد وتیان تۆزێ دابڕابوو مەسەلەن لە هەورامانێکی کێشەی هەبووە جا ئەو ڕەخنەیە بێ ڕەخنە سەرنجە کاک زانا من لێرەوە ئەوان کۆمەڵەکان وایان بە من لێرەوە تەوان مامۆستا دوجار سەرۆکی ئێمەیە مرۆڤە بەڵەوە کەم و کورتی هەیە و خۆ نییە مەحسووم نییە لە غەڵات ڕاست بۆ بەمانای ئەوەی خەڵگووان نەزانێ ئەمە من هیچ دوجار شخصێکە مامۆستاعلی بەڵێ ڕاست بەڵام من لێرەوە لەو ڕۆژایەتی بۆ دەم هیچ سەرکردەیەکی حزبی لە هەرێمی کوردستان شان لە شانی مامۆستا عەلی باپیر نادا لە ڕووی کۆمەڵایەتی و سەردان و بەسەر خەڵکیەوە ئەڵێ ئەیانوت بەڵام ئەو ماوەی تۆزە دابڕێ زای چۆنە ڕەنگە تەمەنیش خۆی مشکلەوەی خەڵکی ئەمە کە فێر شتێ بوو وایەنە احتیمالەوە بڕانایەوە لەوەی گلی شخصی چەند شخصێ بن ئەوە لە ناوێکێتیشە هەیە مامۆستا مەسەلەن سەردەمی سەرۆک مامجەلال لە کۆمەڵی خەڵکی فێر کردووە مەسەلەن ناز هەڵگرتنی سیاسی کۆمەڵایەتی مەسەلەن ڕەنگە ئەو تێگەیشتنی لای سەرۆک مامجەلال مامۆستا عەلی باپیر هەبوو ئەو جۆرە کەسانە کە ڕۆن جێگرەوەیان زەحمەتە لاندێ ڕۆوە مامۆستا عەلی باپیر خوا بۆ ڕۆژە نەکا بڵێن یان واز بێنێ هەر کەسێک چێتە شوێنی دەبێ خۆی بۆ ئەرکێکی زۆر قورس ئامادە بکات چونکە ئەوەی من زۆر جار لە سەفەر لەگەڵ یا بوومە و توانە و تاقی مامۆستا هەیەتی من ناتوانم لەگەڵیا دەربچم قسەیەک هەبوو لەو چەند ڕۆژەیە مامۆستا کە بردومانی نووسنگی سەرۆکۆزیران و ئاژانسی پاراستن کراوتیان کۆمەڵی دادگەری یەکەم هێز بووی دانەی کرد خوێندنەوەی زۆر یەکەمی یەکەم هێز نەبووین من تەلەفۆنیان بۆ کردووم زۆر بەڕاستی بە هەواڵەکەیشم نەزانی بوو تاتم چییە وتیان کێ بەیان نامەی دەرکردووە 5-6 حزب بەیان نامەیان دەرکرده بوو بەڵێ وتم کێ تروتی وەڵاوە کاک قوبادیش لە ڕێیە کە بەیان نامە و ئینی بکات ینی ئەوا بوو نەوەڵام یەکەم هێز نەبووی بەڵام زای چۆنە کاک زانە خۆی ئەو ڕەخنت لەوێ بگیرە بۆ یەکەم هێزکە کردوێتی بەس دوایش نەیەکی هەڵ ڕەخنت لێگرن با من هەر ئەندامانی کۆمەڵت با پێ بڵێم ئەندامانی کۆمەڵ
جاربا بۆ وشەی ئیدانەمان بەکار نێناوە دوایی بڕێک لیان کردو بۆ ئیدانەی ناکەن جاروا هەیە تۆ زوو ئەیکەی گلێ لەکەن زوو کردوتە دوا ئەکەوی ئەڵێن بۆ دواکەوتوی خۆ دەزای دوجار وەکو ئیدانە ئەوە حەدەسێکە و ڕوویدا و عالەمی دانەی کرد ئێران بە ڕوویەک لە ڕۆکان و دانەی کرد خۆشی دانەی ئەلەنۆکو مەسلەی هەرێمی کوردستان نازانین چیە بۆ ئێستا مەسلەکە لەوە نیە هەر شتێک هەر نقطەیەک لە هەرێمی کوردستانە بەرەو خاڵی تەبایی بڕوە جا یەکەم کەس بیان ئەخیرەم کەسبی نیەتە تەبایی بێ ئەوە جێی دەستخۆشیە نابێت کەسمان لەوە ڕەخنە بگرێت ئەنجا مەسەلەن سبەینی کۆمەڵی دادگەریەکە بۆ من لە یەکێتیم بۆ تەیدی یان ئیدانەی کارێکە کاکە بۆ سەر پارتی کراوە یان حزبێکە ئیدانەی کارێک کراکە بۆ سەر یەکێتی کراوە 2000 هەستێکی کۆکەرەوەی دروستەکە نیشتیمانی دروستەکە لەو ڕۆنا بەزوتیان مەسەلەن من یەک دوو نووسرم بینی کە ها ئەوە قەناسی بۆتان دانیشتون ئاوتیان کۆمەڵی دادگەری بۆچی یەکەم کەس بوو ئەو بەیاننامەی دەرکرد زاشرۆڤ وەڵامی کۆمنتە عینەکان مەبینی بە حکمی ئەوەی یانوت کۆمەڵی دادگەری لە ئێرانەوە نزیکە ڕەنگە نیەت پاشی بێ جۆرێک لە جۆرەکان ئەوەی باڵانس ڕاگرێ بالەوە بێ مەسەر ئەو پرسیاری ئەو کۆمنتە من ئەو ئینام دەرکردووە بڵێ منش لە پەیزی جەنابەت بینم خۆم دەرم کردووە بە حەقیقەت لەوە شتێکی ڕۆتینێر دەبێت ئیدانەکەی ڕاوێژشم نەکردووە بۆ ئاگداریدانم با لێرەوە بیڵێم وە پرسیومە ناوی چوار حزبیان پێداوم کە بەیاننامەی دەرکردووە و وەلێچێت شا کاقوبات بووە کاقوبادیش وتیانەوە و کاقوباش بەڕێوەیت ناڵم بەڕێوەیە چییە ینی لەبەر دەستیان بوو یان چی بوو ئیدانەیەکی تۆ زانی چ دوجار تۆ کاک ینی خۆی کێشەکە زانی چیە کێشەکەم پرسیارە لە یەکێتی و پارتی بکرێت کاکە دۆخێک لەشکرێ خەڵکیان دروست کردووە ئەڵێ ئێرانە تورکیا ئەمریکا با کوردستان بسووتێنێ بۆ وای هاتۆ کاکزە ئەم هەستە بۆ دروست بووە تۆم هەستە باەکێتی و پارتی خۆمە کۆمەڵی دادگەری نەیکردووە ڕاستمە بەسەندی دانەی کە ئیدانەی نەکەیان دێشتەی ڕۆتینیە چی کاریگەرێکی لە دۆخەکە لە ڕوویەکە بۆێمە بەخۆتە گەریێمەوەندە سەر بە ئێرانین بکەم دەبووی دانەی نەکەین قورانی دانەی نەکەی ئەڵێنەوە لەبەر ئێرانە بینیم نووسەرێکی دیاریشە دوای پێتەڵم لێرە نامێت ئێمە لە ڕووداوەکانی سووریا 2011 و 12 لایەنێکی کوردستانی کە دژی پشتیوانی ئێران بوو بۆ حافزە بۆ بەشارە سەد ئێمە بووین کاکە دەیان بەیان نامەمانەیە گفتوگۆی تند لەوەی لەگەڵ مامۆستا عەلی باپیرە سەرکردەی باڵایان دروست بوو بێ لەسەرەوە مامۆستا پێوتین بە چۆن لەگەڵ ملەتی مەزلوم هابین کاکە ئێوە 8 ساڵ دژی بەعز شەڕتان کرد ئێستا ینی بەس خەڵکی تر پێیان خۆشە ینی لەوەی ئێمەش لە ڕووی ئەعلامی سۆشیال میدیاوە لاواز بین بەرەنگاربوونەوەی ئەو دۆخەمان پێ نەکرێت ئەگەر من لێرەوە ئەیڵێم بەڕاستی کۆمەڵی دادگەری سەر بە هەر وڵاتێک بێ نە لە مامۆستا عەلی باپیر ئەوەشێتەوە نە لە ئێمەمانانەوە شێتەوە نە تێدامێنین جێ هەڵین بۆ وانەی کە سەر بوانن چۆن لە حزبێکی سیاسیە ئەبین ئەو قسەیە پێشتر لەسەر حزبی شەکرا سەر بەم و سەر بەو لە ئێران نزیک نینەوە نزیکن بەکو دۆستایەتی نزیکین وەکو هەر لە وەکو ینی خۆی مشکلەوەستا بڵێ پاشە و لایەنین و لایەنیش ئەڵێ ئێمە پاشەم و لایەنەکانتری کاکە ئێمە ئێران دۆستی ملەتەکەمان بووە خۆ ئێران چینێکی ئەنی بۆ کوردی ئێرە پشتیوان بۆ ڕاستی ئجا هەڵوێستی ئێران لە خودی هەرێمی کوردستان دەستوری بوونی هەرێمی کوردستان لە بەغدا خۆ ئەوانەی لە بەغدا بوون ئەزانن وانە جا گوێڕاکێشانی ئێران زۆر جار گوێ شیعەکانی بۆ مامجەلال و بۆ کورد و بۆ کاک مەسعود ڕاکێشاوە هەر بۆ یەکێتی بۆ ئەمانە پێم وایە ئێران بۆ ئێمە خۆ پێشیانمان و تۆ لە لای خۆیانە کە ئێوە دەرگایەکی نوێ لەگەڵ کوردی خۆتانە بکەنەوە لەگەڵ ملەتی خۆتانە بکەنەوە لەگەڵ لایەنەکانی ڕۆژ هەڵاتە بکەنەوە ئەو قسەی کە کردومە جا ئێمە کاک زانە ئادەی کۆمەڵی دادگەری ئیحداثیا GPS بارەگا و شوێن و مەسوولێکی ڕۆژهەڵاتی بە ئێران دابێ نەخێر بە تورکیای دابێ
وانە بەڵێ لەبەرەوە ئێمە بۆ نایڵێن ها بۆ نایڵێن چی بڵێن ئەوەی کێسە ئیڵێ ئەێڵێن آخر يعني دیموکراتێکمان تەسلیم کردووە قسە پەکەکەیەکەوە برادرانی پەکەکە مەسەلەن لەوەیە گومانیان لە خەڵکی تر هەبێ بنکە و بارەگایان ئەدا بە تیارەی ئێمە داومانە هیچ حزبەکانی ڕۆژهەڵات بەڵێن حزبی ڕۆژهەڵاتین حزبی لە شەڕی ئێران و ئەمریکا ئیسرائیلە لە هەندێک حاڵەتە دەست بۆ هەندێک نێوەنگیر براوە مەسەلەن مامۆستا عەلی باپیر هیچ ڕۆڵی هەبووەوە مەسەلەن لە ڕێگەی ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکا نا مەسەلەن ئێستا بۆ نمە باسی کاک نیسروانیانە کە لە چۆن ڕۆژەک سیۆس باسی کرد مەسەل بۆ نمونە قسەیەکی خێر بکەن بەرپرسیارەتێکی دەستوری هەرێمی لە عێراقی شووەنێ سەرۆکی هەرێمی کوردستانە ڕاستی بەڵام دوور لە پارتی یعنی کاک نێچیروان لەبەرەوە ئیزاعەکە و تەلەڤیزیۆنەکەیشین حزبێکی ترە این پارتی ناسایە قوربان ماڵی هەمووانەیە کاک نێچیروان ئەوە دۆخی هەرێمی کوردستان ئاوایە وانە گەنا بەڕاستی لەوەیە لە ڕووی دیبلۆماسیێت و ئەوەوە هێزێکی خۆی هەبێ قوتێکی خۆی هەبێ هەم شخصی هەم مەسئولێتەکە پێداوە کە سەرۆکی هەرێمی کوردستانە ئەمە نایە بەڵێ ئێرانینی کردین کاری کرد بەس دوور نییە بەس ئێمە خۆتەزای لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئێمە پەیوەندیەکی ئۆتۆمان نییە تاکو مامۆستا باپیر نەمە مەسەلە ئیسرائیل بۆ نمونە مەسەلە لانی کەم ئێران پامێک بگەێنێ لە ڕێگەی سەرۆکێشێتی سەرۆکی پارتی مامۆستا عەلی باش باسی پەرتەوازی ئۆپۆزیسیۆنمان کرد ئێستا بۆ وایە مامۆستا مەسەلەن ئۆپۆزیسیۆن مەسەلەن نەوەی نوێ لەگەڵی شتین نیشتمانی کوردستان ئەو پەیمانێتیشی دروست کردو لێمە بەتەمان ڕێڕەوە کە ڕاستکەینەوە حەیاڵە سەلاتەوە شەکەیانە لەو لاوە ڕوتی هەڵوێست کاک عەلی ئەڵێ ئەوانیش بۆ ئەڵێن کە تۆ بەس لە تەلەڤیزیۆن قساکەی کۆمەڵ و یەکگرتوش ئەوە لەو ناوەڕاستەیە پێم وایە نازانن چۆن مامەڵە لەگەڵ تۆخەکەیان بکەن نە ئەوەندە دابەز ناستی سوسیال مندیانە نازانی ینی لە چیا ئۆپۆزیسیۆن ئاوای لێ هات خۆی بۆ کۆمەڵ و یەکگرتو کۆمەڵ و یەکگرتووە کومەبدە لە سەرتاوە وایە ناوێنەوە نیە زۆر بڵێن بەلایەکیان ناچی بەلای پارتیان ناچونەوە بەڵام لە سەردەمێکە ئۆپۆزیسیۆن دۆخێک دروست بووە سەق کاکزانە هەڵەکە لە چیدایە پێ ڕایوانەیە کە جەناب باسێکەوە نیە بەڵێ هەڵەکە چکە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ پێکەوە خۆ دەبێ ئاگای لە تەحەڕوکی یەکتر بێوانە بەڵێ ئایا لایەنێکی ئۆپۆزیسیۆن کە خۆی بە کەواسووری بەر لەشکری ئۆپۆزیسیۆن نەزانێت کە نەوەی نوێە هیچ ڕاوێژێکی بە ڕەفیقەکانی کردو ئۆپۆزیسیۆن هیچ ڕاوێژێک نییە نەبووە کاتی خۆی کاک نەوشێروان کە ڕێکەوتنی لەگەڵ یەکێتیا کرد کۆمەڵی چکە گلەیەکمان کردە بەڵێ پێش تەوقیعەکە وەفدێکی نارد مەسەلەن بۆ ڕوونکردنەوە باڵێک بە ڕەحمەت بێ کاقار حاج عەلیەر هاتە ماڵی ئێمە بۆ نوێندی ڕوونکردنەوەیدا دوای وەفدی سیاسیشی نارد و ڕوونکردنەوەیدا و مەسەلەوەی کە بەس ئەو کاتە ڕەبت و ارتباتێکە بوو من باسم لەوەی ڕەبت و ارتباتێک نییە هیچ لیژنەیەکی هاوبەش نییە لەم دوایە جوڵەیەک کرا لە دەرەوەی لایەنەکانی و پێزنەوەک و کەساتی و پەرلەمانتارانی پێشوو دانیشتنیەک کرا تا ئەو کاتە ئاگام لێ نازام لەم ڕۆژانە چی بووە قرار بوو شتێک ئەڵان کرێ بەڵام وێر ئێستا نەوەی نوێ نییە لە ئۆپۆزیسیۆنوانە ئەڵمانی دەسەڵات ڕوونە ئەمە کانتریش دوورن لە یەکەوە بەڕاستی من نەمزانێت تەنسیقە بێ بەشێکیشی بۆ گەڕێتەوە کاک زانە ئێمە لە پەرلەمان نین ئێمە لە پەرلەمان نین بەڵام ئەوەندەی بەو مەبدەئی خۆمان ئەوەندەی پێمان ئەکرێ وەک حەزب وەکو کەسایەتەکان ئێستا مەسەل مامۆستا عومەری گوڵپێمە ڕۆڵی خۆیە بینێ کاک ئەحمەدمان لە بەغدا ڕۆڵێکی چالاکی هەیەوانە مەسەلەن تەلەڤیزیۆنمان کەناڵەکانمان یانی لە خزمەتی هەموو داخوازیەکانی خەڵکن ئەو ڕۆژە لە پێنجێن مەسەلەن خەڵکۆ بووەتەوە و پەیامنیری ئێمە دەستگیر کراوە ئەمانە معناەوە ئێمە داکۆکی کردمان لە خەڵکی ستەم لێکراوی خۆمان و جێنێشتووە بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن و بێن جەبهەیەک ئەوە بێن نییە کۆمەڵێکی بۆ گەڕێتەوە کە من لێرە وەکو قاعدەیەک بیڵم من پێم وایە بە هەمومان بە تایبەت گەورەکان ئۆپۆزیسیۆنا گەورەکان ینی گۆڕان پێش ئێمە سەقفی داخوازی سەقفی تموح و ئامانج و خولیا و خەونی خەڵکی زۆر بەرز کردەوە
نەیتوانێت و خەڵکیش شتی پێچەوانەی بینی بەڵێ شتی پێچەوانەی یعنی لەگەڵ تا ڕادێک شتی ڕۆحی معارەزە بوون شتی پێچەوانەی بینی مردووە. بۆیە تا ڕادێک لە ناو خەڵکە ڕۆحی معارەزەیە مردووە بەس ڕۆحی دەسەڵات بوونیش مردووە بۆی قسەکەم ئیسفادەی لێ نەکرێ ئەم دەسەڵاتە ئەوەیش معارەزە ئەوەی کردووە دەسەڵات کردوێتی یعنی بە هەردووچیان باشە دەسەڵات نییە دێت ڕەمزی ئۆپۆزیسیۆن ئەکڕێ لە ژێرەوە ڕاستە کەسەکە کە خۆ فرۆشێ بۆ پارە و پلە و پۆست خراپە بەس ئەو سیاسەتش دەسەڵات هێگرێتە بەر سیاسەتێکی خراپە کە دایم هەردوو حزب هەوڵەدەن خەڵک بکڕن و بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ خۆیانە وابەست هەر قسەکردنێک هەر جوڵەیەک بۆ خزمەتی نیشتیمان بێ من ئەوەی ناستەمانی بەیانی یەکێتی پارتی دێت لەگەڵ کۆمەڵ لەگەڵە بۆ شتێکی نیشتیمانی کە زۆر جار خۆتە زانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش لە بەغدا لە هەندێک پرسی نیشتیمانی و خزمەت پێکەوە یەکێتی نەوەی نوێ دەرگای هاوپەیمانەتەکان کرد بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش پێم وابێ کاک بافڵ سەردانی مامۆستا عەلی باپیریشی بۆ نەبوو بۆ دروست بۆی بۆت کورتکەم لە من پرسی من ئەڵێم بۆ ئەوە نەبوو کە بانگێشتمان کا بۆ نەکرا بۆ خۆی ئەگەڕێتەوە احتیمال ئەخر بانگێشت نەکردن ئەی سەردانی کردن سەردانی کردین ئەو تەوەرێتیان نەبوو لە قسەکانە ینی بێت ئەی زانی جوابەکەی پێشتر پێم وایە ئەوەی بۆ یەکێتی بۆ نەوەی نوێ لەگەڵ یەکێتی ئاستە ئەلوێ بۆ ئێمە هیچ تاعیەک نەبوو بێ و ئێمە بۆ خۆمان ئێمە عیلاقەمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئجا یەکێتی ئەوەی بۆ کورسیەکانی پەرلەمانەوانە ئێمە نیمان لە پەرلەمانە لەبەر ئەو پێم وایە خۆی کاک بافڵ پیاوێکی ژیرە زانێ ئەو لە دەرگادانە سوودی پەیوەندیتان چۆنە لەگەڵ کاک بافڵا بخۆی مەسەلەن کە ڕۆحێتێکی جۆرێک لە دەسەڵاتایە بەڵام ڕۆحێتێکی معارەزەی هێوش مثلەن هەستی پێەکەی بۆ نەفەسە بەڵێ هەستی پێەکەی وەندێجا هەست بە عکسەکەی شێکەکەی بەڵام مەسەلەن کاک بافڵ سیاسەتەکە دۆستایەتی لەگەڵ مامۆستا عەلی باپیرە و ڕێزی مامۆستا عەلی باپیری زۆر لایە و ئێمە لەگەڵ یەکێتی بەڵێ هەندێ جاروبار ئێمە لە ڕووی ئێمە چاوەڕوانیمان مەسەل لەوەی لە هەندێک ڕووەوە هەندێ دۆسیەی کۆنمان هەیە مەسەلەن ئەوە بووە بەڵام دوجار ئێمە عیلاقەمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە و هەبووە و خراپ نییە و کاک بافڵش عیلاقی لەگەڵ کۆمەڵا پێخۆشە و بەتایبەت لەگەڵ مامۆستایە دۆستایەتێکیانە جارێک کە چوومە لای مامۆستا سەلاحەدین بەهادین وتی ئەم قسەیە لە ئوردن مامجەلال سەرۆک مامجەلال کە یەکەم جار نەخۆش بوو بە ئێمە وتی مامۆستا ئێوە بە هەر هەبن بۆ چاکەی گشتی بۆ خزمەتی گشتی ینی ئەگەر ئەو قسەیە تەوزیف بکرێ بۆ کۆمەڵی دادگەری و بۆ یەکگرتووی ئیسلام بۆ هێزە ڕەسەنەکان بۆی دەسەڵاتێکی باشی شەبێ لە ئێستا ئەم تێگەیشتنە چەند زەڕورە مامۆستا محەممەد مەسەلەن کۆمەڵی دادگەری نایە مەسەلەن بۆ نمونە پێت بڵێ کاکە گیان تۆ لە هەر تانکەرێکی نەوتا خاوەنی داهاتەکە 200 ملیۆن دینارە نازانم چییە کابرا هەوایەک لە ناو هینا دروست بێ کە سیرەکە معاشی نییە ینی $100 دەست ناکەوێت تووشی دژێکێکی زۆرە بێت کۆمەڵ مەسەلە ڕێگای گرتو ئەوە نەکا کۆمەڵ ئەم تێگەیشتە چەند زەڕور زاناجان ئەگەر برادرانی یەکێتی و پارتی بڵێ نەو جلانیان بگۆڕن بەڵێ زەرد و سەوزەکەیان بگۆڕن و بڵێ ئێستش بێنە سەر بەرنمەیەکی نووسرا و بۆ ئایندەی خەڵکی هەرێمی کوردستان و بەگژ گەندەڵی و گەندەڵکارانی خۆیانە پێش هەموو کەس بچنەوە سەفحەیەکی نوێ هەڵڵەنەوە بۆ ئایدیایی کە مامجەلال جەناوت باس کردووە کار بکرێ و هیچ بکرێ پێم وایە حزبەکانی تر ئێمە یەکگرتووینەوانش هاوکار و پشتیوانە بێت پێویستان لەگەڵ یەکگرتوو چۆنە مامۆستا باشە بەس بۆ جەبهەیەکی ئیسلامی دروست نابێ مەسەلەن بخوات بەرنمەیەکی ئەوێ کاک ئێمەش دوو حزبین دوو حزب ڕاستە ئیسلامین بەس دوو حزبی سیاسین وانە هەندێک جار مەسەلەن لەوەیە
ینی دید و تێڕوانی خوێندنەوەمان بۆ هەندێک دۆسێ جیاواز ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوا هەموو شتێکمان باس کرد پێم وایە. باڵەوە ئەم ناوەندێکی ینی ئەو تۆمبارەکەی کە هاتووە ناوەندێتێکی حەز لەیە ویستێکی هەیە ناوەندێتی مثلەن ئەوەی بەسەر ڕۆژاوایە سەپاندی مەسەلەن بۆ عراقیش مەسەلەن جۆرێک لە نیەتێکی وا هەبێ مەترسی دیکەی چاوەڕێ ناکە مەرج نییە مەسەلەن دەبابە بێتە سەرمان مەسەلەن ڕەبایەمان لێ بگرن بەڵام ئەم دەسەڵاتەکانمان بچووکتر جارێ خاڵێک کە پارێزگاری لەم هەرێمووینە کە ئیش دەستورە بەڵێ ژوولەیەک یان هەوڵێک هەیە بە تاوی فایق زیێدان کە دەستور بگۆڕێ وانە سیستەمی سیاسی لە عێراقا بکرێتە سەرۆکاتی و ئەمانە خۆتە زانی ئێمە خاڵێ لەوێ باسمان نەکردو هەرێمی کوردستان وابەستەی عێراقا ئێستا مەترسی لە عێراقەیە کاکی وانە ڕاستە عێراق لەم هەفتانەی دوایە مەترسی ئابووری تێپەڕاند وایە ناسە 2 ملیۆن بەرمیل خۆتە زانی دوجار لەوێ حتا لەگەڵ سعودیەکانە ینی حەشت ئەوەیە کە احتیمالە کەم باسکرابێش ڕێکەوتنێک بووە و لەوێ سعودێ بڕێ پارەی دابێت و تەعویزی کوژراوەکانی دابێ هەم لەوێ بە هەندێک سەرکردەی حەشدوانە پارە و قاوەلات و وەز شتێکی دابێ ئەمانە هەمووی مەترسین ئێستا مەترسێکی تر لە ئارادای شەڕی تورکیا و ئیسرائیل لە سووریا ئەوە خۆ دەزانین دوێنێ ئەمانە کۆمەڵێ مەترسین لەسەر هەرێمی کوردستان ئەمانە دۆخی ئایندەی هەرێم ئەوە ئەکەن ئێستا بڵێ بەیانی نەعبەس لەوەی کۆمەڵی گۆڕانکاری لە عێراقا ببێ ئێستا زەیدی خۆتەزانی لە مەسەلەی فەسایلەکان ئەگەر نەگاتەسی لەسەر هەڕەشەی وانە ئەو زیاد لە چەند حوسێنیان نەگرت حوسێن یاعقوبی وانە ئازادیان کرد بۆ چ هەڕەشەکرا کاکە گیان عێراق بەدەستەوانەوە نییە کە ئێستا حکومەتن بەدەستەوانەوە نیە طبعاً باشە ئێران ئاوا گروپەکانی خۆی قسەکان لەسەر گروپەکانی فەسائیلە بەڵێ نەک حەشت بە یاسایی بڵێ هەندێک حزب الله هەڕەشە لە یەکەکەن ینی ئەوەی حزب الله محەممەداوی وانە بەڵێ هەڕەشەی لە زەیدی کە زەیدی هەروەها ئیجا ئیتار زەیدی هێشتوتەوە 2 وەزارەتی پڕ نەکردوێتەوە و هەر کاتێ بێ زیاد لە چەند زار باشە پرسیارێکی کە بەڵێ گەروی هەرمز بۆ جاروبار عێراقیش لە عێراقشی بەرتەسکەکەنەوە هەندێ جارەیکەنەوە کێڵێ ئەو سەودایەک ناکرێ لەسەر قەزەی مقاومە کاتە ئەو سینەوەی باسەکرێ ئایندەی هەرێمی کوردستان جۆری ڕەبتە بە ئایندەی عێراقەوە احتیمالە گۆڕانکاریەک لە خودی عێراق و وەزعەکە دروست بێ بە هەرێمی کوردستان ئەو کاتە دۆخی هەرێم خراپە هەرێم خۆی هەبێ وەک جاران ینی ئەو کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانە بێ لە بەغدا بەڵام ئێستا لەبەرەوە هەرێم نییە زەعیفە لاوازە پەرتە هەر گۆڕانکارێک لە بەغدا کاریگەری لەسەر هەرێمەکە دوور نییە گۆڕانکاریەک هەان لەوەی سووریا ینی خۆی سووریا و عێراق بقارەنە ناکرێوە نیە بە زۆری لە ئیتفاقیاتی شیعش لەگەڵ ئەمریکا لەگەڵ شوێنەکان لەگەڵ جێگاکان لەگەڵ خەلیج لەگەڵ گۆڕانکاریەک بێتە پێشەوە ئەمانە مەترسین بۆ هەرێ پەرتەوازە بن و خەڵکیش مؤەیدە بۆ ئێستا بۆ هەندێشت گەڕانەوە بۆ ناوەند چوونە سەر بەغدا خەڵک مؤەیدە بۆی کاکە خەڵتەمە ئاشاکە بەنزین لەوێ 450 لێرە نۆرمالەکە 1300 ئەمڕۆ بوو بە 1600 لە هەولێرە باشە قوربان باسی تورکیات کرد پێت وایە مەسەلەن ئەوەی کە لە ئیدلیب ڕوویدا لەو دیک دوو ڕۆژەیە ببێتە سەرەتایەک کە یان خامۆشەکرێ لەگەڵ ئیسرائیلە ڕۆژ لە ڕۆژ خراپترە بێ بەڵام ئیسرائیل دوور نییە بۆ خۆی بکەوێتە شەڕێکی تر و لەگەڵ ئێران پێش تورکیا لە لای یەمەنەوە بەعام لە هەموو شوێنەکانەوە بەعام ینی ئەوە نییە بڵێن شەڕ وەستاوە و ناوچەکە دوور کەوتۆتەوە لە شەڕ دوور کەوتۆتەوە لە ناوچەکە بەبێ اتفاقی وەستاوە کەس تاقەتی نەوە ئەمریکا ئەوە ڕاستە خۆوەکو لای ئێمە نییە لێرە خەڵکی ئێستا لەسەر
ئەو زانیاریانەش لە ڕاگەیاندنەکانی من بڵاو بێتەوە وانە خەڵکی قەی نەماوە بەڵێ ئێستا ڕاگەیاندن بەشێکی بووەتەین ینی بەداخەوە ینی بۆ شەڕت لە شەڕە لایک و ئەوانە کاکزانە ئەگەر نا لە ئەمریکاوانی ئەو راپۆرتی بڵاو بووە کە تەقەمەنی و پاتوریێتوانە نەماوەت کاریگەری زۆری لەسەر ترامپی شێت کردبوو بەرۆ ینی بەشێ لەوەی ڕاوەستاوە احتیمالە ئەوە بێەوە احتیمالە بەشێکیشی فەشەلی هێنا ئەمریکا لە دوورمەودا نازانم بەس لەوەی کە شەڕی دوانزە و چل و سیانزە ڕۆژ شەڕەکان وا ناسراوە ئەوە تا ئێستا ئێران سەرکەوتووە ئەمریکا فەشەلی هێناوە بۆیە ینی ڕەنگە بە دیراسە کراوتر ئەمە دروستتر لەگەڵ تورکیا بستە ناو جەنگەوە ئیسرائیل بەتایبەت شەڕی ئیسرائیل و تورکیا مەوداکەی دوورترە بەڵام لە شەڕی سیانزە لێمە پرسی ئەڵێم بەرەو شەڕ ڕۆ گورژی زیاترە ڕۆ لە شەڕی سیانزە ڕۆژەیە لەو ئەخیرانەیە ئیسرائیل کەمتر دەنجیە بوو لەگەڵ لە ناو شەڕەکەیە باڵە بۆ وڵایی بەشێکی لەوەی ئەمریکا ڕێنەدابێ ئەنیوێتی خۆی ئەوەی بکرێ احتیمال لە بەشێکیش ئیسرائیل لەگەڵ ئەمریکایشە لەگەڵ ئەمریکا ئەو تەبایە جۆرێ لە نیگەرانی لە سیاسەتی ترامپ هەیە ینی جۆرێک لە هین دروست بووە کاکزانە جۆرێک هەن لەمانەی چی پێڵێن ئەمەی کە ئەمریکای بەهێز گروپێکن ئەمەی ترامپ و ئەوەی کە لەگەڵ نەتەنیاهۆ دانیشت و قاچی خستۆ سەرقاچ و ئەوانە خۆوانە پشتیوانی ئیسرائیل بوون بە ئێستاشەوە بەس قسەی ئێستا هەڵوەستەیەک دروست بووە لە ناو ئەمریکا ئەڵێ تاکەی ئێمە خۆمان بکەین بە قوربانی ئیسرائیل ئەمەش ئەم جیاوازی دیسانیشانە کە شەڕەکەی ئەمریکایە بەڵێ ئەی شەڕەکە پێت وایە مەسەلەن ئەمریکا بتوانێت چیتر خەرقی ئێران بکە و مەسەلەن جۆرێک لە گۆڕانکاری لە سیستەما دروست بێت لە هەوڵی بۆدا چکە ئێمە ئەڵێن تۆ تەماشاکە کاکزانە ئەمریکا کاڵێن فەشەلی هێناوە فەشەلی لە شەڕەکانە هێناوە لە ناو خاکی ئێران بۆ نمونە ئەو بەرنامانەی کە هەبوو بۆ قەزەی هورموز کە ئەڵێ دایمەڵێ هورموز بە دوای دەرەکەی هورموزە بەدەست ئێرانەوەی کەی بەدەست ئەمریکاوەوە لەوە فەشەلی هێناوە ئەگەر نا ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێز وەکو وڵاتێکی گەورە حتمما ئیمکانیاتی هەیە ئەنگاوی تر بنێ و ئەکرێ وەکو عێراق بیری لێ بکاتەوە بەس ئەو کاتە لە ناو خۆیان ئەوە نییە هەر بۆ خۆی جێش و سوپای یەکی ملیۆنی ئەوە بکات و دەستکا بێ هێڕش بەڕامزەرەرێکی زۆرەدا من پێم وایشە پیان وتراوە بە ئەمریکیەکان لەم منتیقانەی خۆمانەوە کە ئێران ملەتێکی جیاوازە چەپڵە بۆ داگیرکرد لێ نادا زانانی سایکۆلۆژێتی ئێران وایە وڵاتی خۆیانیان خۆشەوێ بۆ تایبەت ئێستش ئەم ڕژێمی ژێستا جۆرە لە دەرگای ئازادی شتی کردوێتەوە مەبەستی من لە کۆتاییە ئەم پرسیارانە چی بوو ئێمە دۆخی هەرێمی کوردستانمان هێنا سەیری کە لەو پرسیاران لە جەنابتم کرد لە وەڵامەکانی تەواوی ناوچەکەشە کوڵێ کوڵێمیش بووە لە سەرەتاوە کاکزانە پێم وتی وتم هەرێم ئەمڕۆ دەبوو لە جاران پێگرتوتر بێ بۆ لەبەرەوە ناوچەکە دەوروبەری ئەقڵێ بەس بەداخەوە ئەمە دۆخکێ ئەگەر پرسیارێک من نەمکرد بێ و حەسکەی باسیکەی مامۆستا سوپاسی جنابت هەموو پرسیارەکانت کرد مەگەر شتێک کە زۆر ئاماژەمان پێنەدا بێت دۆخی خراپی خەڵکی هەرێمی کوردستانە یعنی نازانین بەڕاستی کاک زاناتر بە هەمومان چوین بە گژی دەسەڵاتە کە چی پێ ئەکرێ بیکە حتا ڕێککەوتن لە بەگەڵ بەغدا بە تایبەت کە ئێستا تر هەنگاوەکان لە بەغدا بوون کەەوە میزانی 27 ئەوە دەبێت هەبێتیدا زۆر بەڕی وایە یەکری ئەو ڕێککەوتنی 50,000 بەرمیلە بگۆڕێ بە شێوەیە کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەمەش بە حکوومەتێک و بە یەکگرتوێکرێنێک بە هێزێکی سیاسی بەتەنیا و کاک زانا پێم وایە ینی ئەو حکوومەتەی ماوە بەسەرچوو کە هەیە ئێستا ینی ئەرکێکی لەسرە هەبێ لەو میزانەیە بەڵێ فەریقێک دروست بکرێ لەگەڵ پەرلەمانتاران و لژنەی مالیە و نوێنەرانی کورد زۆر بە شەفافی ئاگیان ئەگەر مەبەستیان ملەتە تەگەر مەبەستیشیان ماڵ و مناڵ و دەوڵەمانی خۆیانە ئەوە دیارە نانەکە لەو وەسەدایە دوێنێ
هاوڵاتیەک ئامێرێکی پێبوو بەڵێ لە نێوان سەیتەرەیەکێتی و پارتیە بەڵێ ئەوە بەڕاستی جێی داخە بۆ دەسەڵاتی کوردی واتەبان ئەوەیش من وامزانی ینی لە کاک عەلیم بیستو بوو لە تەلەڤیزیۆن باسی مریشک فرۆشەکەی کردبوو بەڵام من دوایی کەسێکم بینی گوتی من خۆم دوو مریشکم لە کابرا وەرگرت ئەوەی کە مریشکە هێنێ نازانمە چێ بەرەو هەولێر ڕێی نادەنێ گەڕێتەوە بەرەو سلێمانی جا ڕێی نادەنێت لەو بینە هەر سیارێک ڕاگرا و دوو مریشکێدات باشە کاکەزانە خوا و هەموو خەڵکە ئەو خەباتی ڕزگاری خوازی تا بەنێمە خەڵکی ئەم ناوچەین خەڵکی دووزین من خەڵکی دووزم خەڵکی دووزی بەڵێ من دەزانم هەم گەرمەی قوربانی بەڵێ گەرمەی قوربانەکان و گەرمیانەکان چەندێ خوێنیاندا و ینی بە هەموو ناوچەکانی کوردستانەوە بۆ ئەمە بوو بەڕێز مامۆستا محەممەد حەکی مەندای مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری و تەبێژە کۆمەڵی دادگەری زۆر سپاس بۆ سپاس دەکەم مەمنون بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لەو بەرنامە تایبەتەی پانۆڕامایە لەگەڵ هاوکارانم هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە ئاگای لە هەموو لایەکتان بێ و سپاس